بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان لە بەرنمەیەکی ڕاستەوخۆدا بۆ ئەوەی قسە لەسەر خەمێکی گشتی دیکە بکەین. ئەم جارەش هاتوینەتەوە سەرباسی دۆخە تەندروستیەکە دۆخی خزمەت گوزاریە تەندروستیەکان لە تەواوی هەرێمی کوردستان بە میوانداری جەنابی وەزیری تەندروستی. دیارە من ئەم شەو مەبەستمە لەگەڵ جەنابیان بە شێوەیەکی گشتی قسە لەسەر نوێترین زانیاریەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بکەین بەکوێ گەیشتووە ئەم بابەتە تا ڕەنگەمە پرسیارێکی تا ڕادەیەک نامەنتقیش بێت کە دیار نییە تاکەی بەردەوامە بێت. من مانگی ڕابردوو پێشەوە لە مانگی دۆ لەگەڵ جەنابی دکتۆرە بەرنامەکەین ئەڵێن ئینشاڵڵا لە بەرنامەی داهاتوو باسی ڤایرۆسی کۆرۆنا ناکەین، بەڵام بەداخەوە هەر بەردەوامین لە باسکردنی چونکە دۆخێکی جیهانیە. لەوێشەوە ئەچینە سەر باسی خزمەت گوزاریە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان چونکە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان تەنها ڕەنگە بەدەست ڤایرۆسی کۆرۆناوە نەناڵێنن، دەیان خەمی دیکە هەیە لە بوارە تەندروستیەکە و وەکو هەوڵێکی بەرنمەکەش هەوڵێکی کوردستان 24ش ناتوین لەم بەرنمەیە بۆ نمونە بەڕێوەبەری تەندروستی یا بەڕێوەبەری گشتی تەندروستی تەواوی ناوچە و شارەکانی هەرێمی کوردستان بەسەر بکەینەوە. دەڤەری ڕاپەڕین و بڵێن بە دیاریکراوی ڕانیە لە دەڤەری بادینانیش بە دیاریکراوی زاخۆمان هەڵبژاردووە، زاخۆی دەلال بۆ ئەوەی قسە لەسەر خەمەکانیان بکەن و لە کۆتایی بەرنمەکەش هاوشێوەی بەرنمەکانی دیکە ئەگەر بە بەڵێنێک بە موژدەیەک بە قسەیەکی خۆش هەواڵێکی خۆش لەلایەن جەنابی وەزیرەوە بچینە دەرەوە ئەوە دڵخۆش ئەبین کە خزمەتێکی ئێوەمان کردو. من زیاتر ناڵێم لەم بەرنمەیە دکتۆر جەنابی دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزیری تەندروستی لوتفیان کردو جارێکی دیکە حزوریان هەیە. سوپاس دەکەم دکتۆر ماندوو نەبن لە شتان ساغ بێ. پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم دکتۆر، دۆخی کۆرۆنایەوە هەموو ڕۆژێک ئاماری خۆتان هەیە، بەڵامی تر دۆخەکە وای لاتووە کە ناتوانین پشت بە 10 ساعت پێش ئێستا ببەستین، ڕەنگە دقە بە دقە و سعات بە سعات لە گۆڕانکاریە بێت. ئەگەر بە شێوەیەکی گشتی زانیاریەکان بۆ بینەران بگوێزیتەوە دۆخەکە چۆنە، ژمارەی توش بووان، ژمارەوانەی چاکە بنەوە، بەداخەوە ژمارەوانەی کۆچی دوایی دەکەن و دەمرن، شارەکان تەفاوت و گۆڕانکاری لە نێوان شارەکان بە شێوەیەکی گشتی ینی نەزرەیەکی عام بۆ بینە. زۆر سپاس کاک یادگار، سڵاو لە بینەرانی بەڕێزیش. وەکو بەڕێزت گوتت بەداخەوە ڕەوشی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە عێراق لە ناوچەکە و لە جیهانیش بەردەوامە و بەداخەوەش بەردەوامیەکە لە هەرێمی کوردستان بە ڕێژەی زیادبوون و ژمارەی زۆربوونە لە توشبووان و لە گیان لە دەستدان بەهۆی ئەم نەخۆشیە و لە هەمان کاتیشدا ئاساییبوونەوەی ژیان و تێکەڵبوون و هۆکارێکە لە هەمان کات ئێمە ژمارەمان زۆر دەبێت بەمەش ڤایرۆسی ناو کۆمەلگا و یان کۆمیونیتی ترانسمیشن واتە بڵاوبوونەوە لە نێو تاکەکانی کۆمەلگاش بەردەوامە و زیادە و خێرایە. لە جیهانیشدا دیارە لەو دوو هەفتەی ڕابردوودا بە شێوازێک لە شێوازەکانی بەرزبوونەوەی ڕێژە لە توشبووان لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا بەرەو بەرزبوونەوە چوو، تەنانەت لە وڵاتانی دەوروبەری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. ئەمەوە دەگەینێت کە کۆرۆنا بەردەوامە و کۆرۆنا پێویستی بە دوواداچوونی زیاتر هەیە هەم لە ئاستی وڵاتان و حکوومەت و بڕیار بەدەستان بۆ ئیجراعاتی دۆزینەوەی هەم ڤاکسین کە تا ڕادەیەک کۆنتترۆڵی نەخۆشیەکە دەکات بە تایبەتی بۆ گروپانی ترسناک کە خێرایی بڵاوبوونەوە کەم دەکاتەوە، ڕێژەی مردن لەنێو ئەو گروپی ترسناکانە کەم دەکاتەوە، هەم دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی ئەنتیڤایرۆس بۆ ئەم نەخۆشیە چکە تا ئێستاش ئەنتیڤایرۆسێکی تایبەت بە و ڤایرۆسە نییە کە بنبڕی بکات. بۆیە ئەمە لەسەر ئاستی دنیا لەسەر هەرێمی کوردستان دەتوان بڵێن بەداخەوە ئێستاش ژمارەکان زیاترە، ڕۆژانە لە دەوروبەری 600 تا 700 حالەت لە هەرێمی کوردستان لە هەر سەرگا یعنی بەڵێ گەیشتۆتە نزیکی بن 900 حالەتیش بۆ ئەوانەی کە توش بوون نیشانەکانیان هەیە و دێن تێست دەکەن بە پۆزیتیڤ دەرچن
لە بەدەر لەو ژمارەیەش ڕەنگە هەڵگری و ڤایرۆسە هەبێ ئاگدار نەبێت و هیچ نیشانەیەکی نییە ئەمەش حالەتێکە کە ئەویش هۆکاری گواستنەوەی بۆیە دائیم ئێمە دەڵێن ترسناچی ئەو زیاترە لە بڵاوبوونەوە بۆی خەڵکی بەرامبەری ئەوەی لەگەڵیتی وەهەز نەکات کە هیچ نەخۆش نییە بەڵکو ڤایرۆسەکە وەردەگرێت لە کاتێکدا ئەو نیشانەی نییە و ڕەنگە بۆ ئەو کەسێک کە دەیگوازێتەوە ئەمیان تووشی نەخۆشی و بوونی نیشانەکانی بکە و بەداخەوە ڕێژەی مردنیش دەبینن کە ژمارەی مردن لە 20 تا 30 گیان لە دەستدان هەیە لەو ژمارەیە بە شێوەیەکی گشتی ئێمە بە هەفتانە هەڵسەنگاندنەکان دەکەین و لەگەڵ تیمی پسپۆڕی پەتازانی و تیمی ڕخراوی تەندروستی جیهانی وەکو تیمێکی ڕایشکاری لەگەڵمانن لێکدانەوە زانستیەکان پێوان دەڵێت کە ڕێژەی مردن لە هەرێمی کوردستان بەرەو زیاد بووە تا ئێستش بەرەو خواردنایەت ئێمە لەبیرتە لەو بەرنامەیە چەندین جار ئەگەر زۆر باسی سەرەتا بکەین نەدەگەیشتە لە 100%کیش دوایی لە 101.8 بوونەوە گەیشتە دوو ئێستا لە هەرێمی کوردستان لە 103.7 ڕێژەی مردنە لە نێو توشبووان واتە ئەو توشبەیە کە تۆمار دەکرێت بە پۆزتیڤ لە نێو ئەوان 103.7یان گیان لە دەست دەدەن و بە پێی دانیشتوانیش تەبعەن ئامارەکان هەیە ئەوە بە پێی توشبوانە بە پێی ئامارەکانی لە نێو دانیشتوان چ ڕێژەیەک مردن هەیە بەوەی کۆرۆنا لە 100.67 لە 100.67 دانیشتوانی هەرێمی کوردستان گیان لە دەست دەدات بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە پێویستی بە هەڵوەستەیە پێویستی بەوەیە کە هەڵمەتی خۆپارێزی و لایەنە ویقایەکەی زیاتر چڕ بکەینەوە نەک تەنها خەریکی چاودێری چڕ و ئامێری ئۆکسسیجین و ئینە مڕەکەزە و داخلبوون و نەخۆش و دەرمان بین چونکە ئەمە سوود تەنها بە نەخۆشەکان دەگەینێ سوود لە ڕاگررتنی بڵاوبوونەوەکە ناگرێ بۆیە ئێمە لە دوامین لەسەر ڕاستپاردەی سەرکاتیان زمێنی ئیزراییل لە دوامین کۆبنەوەی لژنەی باڵا هەڵمەتێکی نیشتیمانی لە مانجی ڕابردوو دەست پێکرا هەڵمەتێکی نیشتمانی ڕاگەیاندن و ڕۆشنبیری تەندروستی و ئێستش بەردەوامی لە بڵاوکردنەوەی پەیامەکان بە ڕێگەی پۆستەر و لیفلێت و برۆشور لەگەڵ چەند ڕێکخراوێک و بە سپۆنسەری حکوومەتی هەرێمی کوردستان و کولایانی سەرەکی بە دڵنیایی ئەمە ئامۆژگاریە بۆ شوێنە گشتیەکان و قەرەباڵغیەکان کاریگەریەکەی ئەو کاتەیە کە هاوڵاتی پابند بێبێت چونکە تەنها بۆ خوێندنەوە نییە دەبێت پابند بێبێت پەیڕەوی بکات بەڵام بەداخەوە بۆچی ئەمە نابینرێ ینی کە لە ناو بازار لە ڕێگاوبانەکان لە کافتریاکان لە ڕێستۆرانتەکان تەنانەت ئێستا بە ئاشکرا و بەبێت ترس ئاهەنگ ئەکرێت ئاهەنگی گەورە ینی بڕوات هەبێت مبالغە نییە گەر بڵێم 1% ماسکی پێوە نییە پابند نەبوونەکە بۆ بێزاری خەڵکە لەو دۆخەی کە ماوەی ڕابردوو بەدەستیەوە ناڵاندی یان ئەوەیە خەڵک تەندروستی خۆی بەلاوە گرنگ نییە یان ئەوەیە کە ئێوە وەکو پێویست بەکاری خۆتان هەڵنەساون لە بڵاوکردنەوەی هۆشیاری کامیانە من ئەوەی یەکەمیان ڕەنگە هۆکارێک بێ کە درێژەی کێشە لەسەر دنیادا لێککەوتەکانی دیارە لەسەر هەموو بواری ئابووری و بازار و کاسبکار و ژیان و بژێوی هاوڵاتی و کاری کردوتە سەر بواری گەشتیاری بواری کۆمەڵایەتی و هاتو چۆ و کۆمەڵێک ڕێوشێنی کۆمەڵایەتی هەبوو ماوەیەکە نەماوە وردە وردە خەڵکێک دەست پێ دەکات دەست پێ بکاتەوە لە کاتێکدا وەزعی ئێستا زۆر ترسناکتر و چانسی توشبوونت زیاتر لەوەی کە لە بەهار بووی بەڵام پەروەردە و خوێندنی باڵا دەبینی نەک لە هەرێمی کوردستان لە هەموو دنیادا سیستەمی خوێندن چۆن تێک چووە لەسەر ڕێڕەوە ڕاست و بڕیاریان بۆ نادێنن ئەوە لە هەموو وڵاتاندا باوەڕ بکە نەک لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی دنیادا بڕیارەکان هەمووی 2 هەفتە مەگزیمەم ڕاددەی یعنی تەنانەت بۆ گەشتیارەکانی جەگە لە بیرمان بێ بۆ ماوەی 2 هەفتە دەڕۆژ درێژ دەکرایەوە بەڕاگررتنی جموزۆڵ بۆیە ئەمە بێزاریەکەی هاوڵاتی نابێت بگاتە ئەو ڕادەیە کە ئاگاداری تەندروستی خۆی نەبێت ڕاستە ئێمە هەمومان دەزانین پابند بوون و بەدانانی ماسک و دوورکەوتنەوە بەڵام ئەمە بۆ تەندروستی خۆیتی بۆ تەندروستی خۆی و خێزانەکەی ئێمە ناڵێن ژیان ڕاوەستی و لە ناو ماڵێنێتە دەرێ ئەمە لەو ڕۆژە ئێستا ئاسایی بوویتەوە ژیان بەڵام بۆ هەموو چین و تێژەکان بۆ هەموو ئەو شوێنانەی کرایە و بەڕێزت باس دەکرد ئێمە مەرجی تەندروستیمانە بۆ ئەگەر ئەو مەرجە پەیڕەو نەکرێ واتە زەرمەند یەکەم هاوڵاتی و خانەوادەکەی دەبێت و بەداخەوە ئێمە گیان لە دەستدان دەبینی ڕۆژانە یعنی کەس و کار و خزم و دۆست و برادەر و هاوڕێ و کەسی ئەم هەونیشتمانیانەی خۆمان دەبینین کە گیان لە دەست دەدەن بەداخەوە جارێ متمانە بوون بە بوونی کۆرۆنا و ترسناچی کۆرۆنا دەبێت بەڕادەیەک بێت تا تووشی نەبووی سوود لەو متمانەیە وەرگری خوانەکە ناکرێت باوەڕی پێ وایە کە توشبوون دۆخێکی یاسایی و تێپەڕێنێ لە ڕووە زانستی و ڕووە تەندروستیەکەەوە وایە
کار کەسێ توش بوو تێیپەڕانی تر تەواو لە خەم دەرچووە نەخێر ئەوە هیچ پێشببینیەک و هیچ توێژینەوەیەکی زانستی لەسەر ئاست ئێمە زۆر پرسیارمان کردو زۆریش بە دواتچوونی ئەوەمان کردو چکە هەندێک حالەتی تاکتاکیش لە چەند شوێنێک و لە هەبووە بەڵام زۆر نییە و حالەتە تا ئێستا توێژینەوەیەک ئەوەی نەسەلماندووە کە کەسێک توش بوو جارشتر توش نەبێتەوە من نمونەت پێ بڵێم بۆ نمونە هەندێک لە نەخۆشە گوازراوەکان هەیە لە ساڵانی زووە کاتێک کە تووشی دەبی تووشی نابیەوە جارێشتر بەڵام زۆر نەخۆشی گوازراوەشەیە شەرت نییە چاکیش بیەوە یەکێک لەوانە جۆرەکانی ئینفلۆنزای وەرزی کە هەموو ساڵێک هەمان مرۆڤ تووشی دەبێت تەنانەت ڤایرۆسەکە خۆی دەگۆڕێت بۆیە ئەو ڤاکسینەش ڕۆڵ دەبینێ لێرەدا کە ئەو ڤاکسینە ڤاکسینی ئەو ساڵ بێت کە بۆ ڤایرۆسەکە دروستکرا بۆیە هەر گۆڕانکاریەک لەو ڤایرۆسە یانیش لەوانەیە تووشی بۆ بەڵام ڕێژەی بوونی بەرگری لەشی بەو شێوەیە بەو ژمارەیە دروست نەبووە کە جارێشتر بەرگریەوە بکاتەوە کە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بێتەوە بۆیە ئەمە هۆکاری زۆرە من نامێ بچمە سەر تەفسیلەکەی چونکە تەنانەت ئەوانەی پلازما دەدەن کە توش بوونە شەرتنی هەموو ئەوانەی توش بوون و پلازمایەکە دەم پلازمایەکەی سوودی لێوە بگیرێت چونکە دەبێت بە ڕێژەیەکی دیاریکرا و سوود وەرگیرا و لەو بەرگریەیە کە دروست بووە کە پێدەی مەناعە ئەو ئەنتیبەدی دروست بووە تاوەکو نەخۆشتر سوودی لێوە بگرێت ئەمە ناتوانین ئەو توێژنەوەیە پسند بکەین و یانش بڵین لێستاوە کە ئەوی توش بوو تێپەڕان جارشتر توش نەوێت دەبێت خۆی بپارێزێت دەبێت خۆی پارێزێت هەم خەڵکی تریش بپارێزێت بەڵام نەبوونی متمانە دەورێکی زۆر گەورە دەبینێت هەموو کەسێک دەبێت ئەوەندە متمانە بە و نەخۆشی بکات تا تووشی نەبووە متمانەی پێ بکە نەوە کە تووشی بوو بڵێ ئەشەدوما بلە ئێستاکە ئەمن باوەڕم کرد کە نەخۆشەکە ئەوە نابێت ئەوە زەرەرە بۆ خۆی تەندروستی خۆ بڵێ دکتۆر بەکارهێنانی ماسک دیسان ئەوانەشی بەکاریانەیەنا دوودڵیەکیان لا دروست بوو ئەڵێت زیانەکانی زیاترە بۆم تاوەکو سوودەکانی دۆخێکی تایبەت هەیە کە ئەبێ بەردەوام ماسکی تیا بەکاربێنی چەندێک جاری ئەو ماسکە بگۆڕێ وە لە چ کاتێکە ئەتوانێت ماسک بەکارێنێ من خەڵکم بینیوە ڕائەکا وەرزشەکان ماسکی پێوەیە کامە من دراسە و توێژینەوە خوێندوتەوە لە وڵاتی سوید ینی سی کون کرد سیەکانی کون بووە و کەسە چووکە بە بەردەوامی بە ماسکەکە بۆ یانی ئەگەر ڕوونکردنەوەیەک لەسەر و ینی ماسک فاکتەری زۆری تێدا هەیە جارێ چ جۆرە ماسکەکە دووەم چۆنیەتی بەستنی و تەمەنی ئەو ماسکە چەند ماوەتەوە چەند دەستی پێوە دادنێت و لە شوێنێکی بە پاکخانی هەڵگرتن و دانانەوەی لەسەر دەوی و ئەوەنە هەمووی فاکتەری گرینگە و تەنانەت هەندێک کەس ماسکەکە دادنێ بەڵام دەهینێتە خوارێک کاتێک لەگەڵ کەسێکتر قسە دەکات ئەوەش ینی سوودی نیە ئەگەر ئەو ماسکەدانە دانانی ماسک بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو یعنی وێنە گەورەکەی ماسک تەماشا بکەین ماسک باشترین فاکتەری خۆپارێزیە چونکە ئەگەر بێت و ئەو ڤایرۆسەش بگوازرێتەوە بەو ڕێژە بەو چڕیە یان بەو تەرکیزە ناگوازرێتەوە کە ببێتە هۆکاریەوەی نەخۆشیێکی هەفتەی ڕابردوو CDC لە ئەمریکا دیسان خوێندمەوە ئەڵێت ماسک ڕەنگە لە ساتێک لە ساتەکان و کاتێک لە کاتەکان هێندەی ڤاکسین ڕۆڵی ئیجابی هەبێ بۆ یعنی بە دڵنیایی چونکە ئێستا ڤاکسین وجودی نیە تا ئێستا هیچ ڤاکسینێک نەدۆزراوەوە و تەزدیق کرابیت و دابش بکرێت لەبەرەوە ماسک و دوورکەوتنەوە ینی دوورکەوتنەوە سوشیال دیستانس زۆر گرینگە چونکە چانسی توشبوون زۆر کەم دەکاتەوە من ناڵێم 100% ماسکی داناوە توش نابێت چونکە ماسک پێویستی بە فاکتەری کاتەکە هەیە و چەند دەمێنێتەوە و چەند لە ناو قەرەباڵغیە ئەمانە هەمووی پێویستی بە توێژنەوەی زۆر ورد هەیە زۆر توێژنەوە لە دنیادا ئێستا لەسەر جۆرها بابەتی کۆرۆنا دەکرێت نەک تەنها بەس بۆ ماسکەکەی اینجا فاکتەرەکانی تریش گرینگە بە خۆپارێزیم و بەڵی ئەرێنی زیاترە بە دڵنیاییەوە چونکە بۆ ئەمە دەبگەڕێنەوە سەر هۆکاری چونکە لە نەخۆشیە گوازراوەکان شتێکی لە بابەتی پزیشکی پێشەوەی بچێ سەر خۆپارێزی پێش چارەسەرە لە هەموو سەرچاوە پزیشکەکان یەکەم شت بە فاکتەر و هۆکارەکانی توشبوون دەست پێ دەکات دوایی خۆپارێزیەکان هەرە و فاکتەرانە ڕێگە بگرە بەخۆی خۆی پارێزیە لە کۆڕۆنا کۆڤید 19 گواستنەوەی بە شێوازی ئەو وردیلا یان ئەو چی پێ دەڵێن ئەو پروشکانەیە کە لە کۆخە لە قسەکردن یان لە پژمین دەردەچێت بە ڕێگەی هەناسە دەردەچێت و کەسی بەرامبرت توش دەکەی یعنی بە هەوا هیچ تا ئێستا ئیسپات نەکراوە کە بە هەوا هەبێت و لە ناو هەوا توژی بی ئەگەر لە کەسێکتر دەبێت توشکەواتە لە خۆیەوە بۆت نایە دانانی ماسک ئەو ڕێگریە دەکات بۆیە زۆر گرینگە ماسک و دوورکەوتنەوەش گرینگە باشە بابەتێکی دیکە هەیە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسیەوە کرێ کە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان
لە قەیراندایە و بەرپرسانی ئەم کەرتە و لە سەروی هەمووشیانەوە جەنابتان وەکو وەزیری تەندروستی وەکو پێویست لای لێ ناکەنەوە وەڵامتان بۆ ئەمە چیە پێتان وایە ئەمە غەدرە لە ئێواکرێ یان ئەم شتانە حەقیقەتی تێدایە یان بەمەبەست دانیشتون بۆەوەی لە وەزارەتەکەی ئێوە و لە ستافە تەندروستیەکان و بە هەموویانەوە بە هەموویانەوە ینی هەر لە پزیشکان و پەرستاران و تا ئەگاتە ئەو کەسی کە کارگوزارێکە و ئەو ناوە پاک دەکاتەوە تا دەگاتە جەنابەت تا دەگاتە حکوومەت و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت وەڵامتان بۆ ئەمەیان چییە؟ واللهی ئەمن دەمێ بڵێم جارێ هەر ئەو قسانە ڕەنگە خۆی هۆکارێک بێ بۆ لاوازکردنی متمانە ناوهاوڵاتی سیستەمی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی دوو دەستەواژەی جیاوازە سیستەم ئەو شێوازەیە کە تۆ لە ناو سیستەمی تەندروستیدا کاری پێ دەکەی خزمەتگوزاری بریتێ لەو خزمەتگوزاریان کە دەیدێ هاوڵاتی اینجا هاوڵاتی ئاسایی یان هاوڵاتی نەخۆش وەکو لایەنە چارەسەرەکەی ڕەنگە ئەگەر لە سیستەم و لە ئەو سیستەم و ژێرخان و ئەو ڕێنمای و ڕێکارە یاساییانەی کە لە سیستەمی عێراقدا هەبووە پێشترێش لە شێوازی تەندروستی گۆڕانکاری دنیا و گونجاندن لەگەڵ پێشکەوتنی دنیا ڕەنگە ئێمەش وەکو هاوڵاتیەک وەکو هەر کەسێکی ترکە بیر بکەینەوە لەو سیستەمە ناڕازیبوون تا ڕادەیەک هەیە بەڵام ئەگە بڵێ خەدەماتەکە خزمەتگوزاری پێشکەش ناکرێ من بەعکسەوە دەتوان بڵێم بە ویژدانەوە من نەک قسەی وەزارەتی تەندروستی بێچکە ناکرێ خۆمان هەڵسەنگاندن و تەقیم بۆ خۆمان بکەین من دەمێ ئەو پێوەرانەی کە ڕێکخراوانی نێودەوڵەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو ڕێکخراوانەی کە کاریان لەگەڵ دەکەین ئێمە ڕۆژانە چەندین ڕێکخراو هەیە کە زۆربیان ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکانن NGO نێودەوڵەتەکانن و تەنانەت وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال راپۆرتەکانی هەڵسەنگاندن و تەنانەت هاتنی راپۆرتی نەتەوەی گرتوەکان و هەم نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان سەردانی وەزارەتی تەندروستی کردی و هەم جێگیری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە راپۆرتەکانیاندا ئەوانە هاتوونە هەڵسەنگاندنی خزمەتگوزاریەکانیان کردو بە ڕادەیەک کە زۆر باش بووە و لەگەڵ ئەوەش من دەمێ بڵین تەقیمەکە دەبێ بە ویژدانەوە بڵین لەگەڵ ئەو بارودۆخەی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ عێراقدا چونکە لایەنی تەندروستی تەمیلکردنەکەی و دابینکردنی پێداویستەکانی خۆی لەسەر بودجەی پێویستە لەسەر بودجەی عێراق بێ لە مؤسسەیەکی مادیە 100% پێداویستەکان دابین کرد بەڵام بەداخەوە نەگەیشتە تا ڕادێت بەردەوام لە نێوان 150 تا 60 پێداویستە ئەو بۆشایی کە زۆر گرینگە بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤ لە فریاکەوتنەکان لە نەخۆشخەیە درێژخایەنەکان لە هۆڵەکانی پێشوازی و هۆڵەکانی نەشتەرگەری وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێگەی بودجەیەکی ڕۆتینی ئاسایی ئەو بودجەیە ماگانە بۆ هەموو بڕێبرایەتە گشتەکانی تەندروستی دابین کردو و دەرمان و پێداویستی کراوە لەگەڵ ئەو قەیرانەشدا من دەمەوێت بڵێم بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو چاو و تەرکیزی لەسەر ئەوە بۆ لایەنی تەندروستی و خودی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران لە چەندین بۆنەدا لە چەندین سەردانی نەخۆشخانە و مەیدانیدا ئەوەی جەخت کردوەوە کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرۆشەوە زۆر بە گرنگجیەوە دەڕوانێتە خزمەتگوزاری تەندروستی بە تایبەتی لە کەرتی گشتی بۆیە ئەمە ئەو هەڵسەنگانە دەبێ ئەمە لەسەر بنەمای ژمارەکان بڵێن من دەمێ ئەگەر بەس لە کۆرۆنا بۆ دواز بکەم بۆ نمونە ئێستا تا ئێستا 3.7 لە نێو توشبووان ڕێژەی مردن هەیە لە کاتێکدا لە زۆر وڵاتی ئەوروپا و لە زۆر وڵاتانی دەوروبەریشمان ئەم ڕێژەیە زۆر زیاترە یعنی ئەوانەی کە تۆمار دەکرێت بۆ نمونە لە وڵاتێکی وەکو مسر 5.6 لە سوید 6.7 ئەو داتایە کە ڕۆژانە بڵاو دەبێتەوە هەم کەسێک دەتوانێت لە سەرچاوەکە وەریگرێت لە بەریتانیا 10.9 بۆ نمونە لە سوید 6.7 باسمان کرد ئەمانە هەمووی ئەوە بەڵگەی ئەوە دەگەێت کارمەندانی تەندروستی ڕێزی یەکەمی مەترسیەکانیش من دەمەوێت لێرەوە بەڕاستی سوپاس و ڕێز و جارێش تریش ستایشی هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی هەموو فەرمانبەرانە بکەیم کە بەڕاستی هاوشان لەگەڵ نەخۆشەکان هاوشێوەی ئەوی کە لە ساڵانی ڕابردوو لەگە پێشمەرگە قارەمانەکان چۆن لە بەرەی جەنگ و پێشەوەی شەڕی نەگریزی داعش بوون ئێستا لە بەرەی پێشەوەن وەکو جەنگاوەرێکی سپی وەکو سەربازێکی ون بۆ ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە توش بوون بەداخەوەش تا ئێستا چل پزیشک و کارمەندی تەندروستی فەرمانبەر لە میلاچی سەر وەزارەتی تەندروستی جیانیان لەدەستداوە کە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆیان دادەنێنین و ئەمن ئەوە دەڵێم کە ئەوە جێگەی ئەوەیە کە ڕێزیان لێ بگیرێت و جێگەی ئەوەیە کە هەڵسەنگانەکە لەسەر ئەو ئەساسە بێت و ئەو هەڵسەنگانەی کە ئێمە دەڵێن لەسەر داتایە لەسەر راپۆرتەکانە و بەڕێز دەزانی
شێواندنی ڕاستیەکان و ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە پێویستی بە پاڵپشتی هاوڵاتیە پێش هەموو کەسێکتر پێویستی بە هەماهەنگی هاوڵاتی هەیە پێویستی بە دام دەستگاکانی ڕاگەیاندن و دام دەستگاکانی ناو کۆمەلگا و یان ئەوانەی کە سەرکردایەتی کۆمەلگا دەکەن ئینجا لە هەموو چین و توێژەکان پێویستی بەوەیە ورەی بەرز بدرێتە چینی پزیشکان و کارمەندانی تەندروستی نەوەک بە ڕخنەی ڕوخێنەر بەڵکو بنیاد نەربێ و لەگەڵەوەش من دەڵێم گلەیی هەبێت لەسەر ئەساسی کەم و کورتی بە دڵنیایی شتێکەیە بڵێن کاک یادگار ئەگەر لە کۆتایی ئەو پرسیارەت یعنی ئەگەر تۆ بەردەوام کار بکەیت بە دڵنیایی کەم و کورتیش بەدیار دەکەوێت و گلەیش دەبێت و بە تاکید 100% هیچ شتێک بڵێن کامل 100% نییە بەڵام تا ڕێژەیەکی زۆر دەتوانم بڵێم ڕازی بوون هەیە و تا ڕێژەیەکی زۆر لە سەرکەوتن لە کارەکە هەیە و ئەمەش ئەگەرەتەوێت هیچ ڕەخنت لێ نەگیری و گلەیت لێ نەکرێ هیچ مەکە هیچ مەبە هیچ ماڵێ دکتۆر یادگار پێی دەڵێن پیشن ساتسفاکشن واتە ڕازیبوونی نەخۆش لە هەموو وڵاتی زۆر پێشکەوت وڵاتی چۆکو بەریتانیا ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا تەمەشا بکە بە هەزاران بەحث لەسەر ئەوەیە هەیە گرت لەسەر چاو پزیشکەکان بگەڕی تا ڕادەیەک ڕازی نەبوونی نەخۆش یان هاوڵاتی هەر هەیە بەرامبەر سیستەمەکانی هەموو دنیا بەڵام ئەو ڕێژەیە دەبێت کەم بێ زۆرترین ڕێژە ڕازی بوون بێ چونکە سێ لایەن گرینگە ڕازی بوون بێ لە سیستەمی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی یەکەم بە پلەی یەکەم هاوڵاتی دووەمیان پزیشکان و کارمەندانی تەندروستی سێمیان بڕیار بەدەست و حکومەت بڵێ دکتۆر زۆر بە کورتی هاوڕێیانم پێمەڵێن کە هاوکارانم لە زاخۆ و لە ئەڕانی ئامادەن بۆ ئەوەی میوانەکانیان بدوێنن زۆر بە کورتی پەیامێک بۆ بینەر وەرزی پاییز مەترسی بڵاوبوونەوە و تەشەنەسکردنی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر دەکات بە سێچار هۆکار باش زیاتر یەکەم هۆکار ئێمە ئەگەر کۆرۆناژ نەبێت لە وەرزی پاییز و لە ناوڕاستی مانجی دوو کە دووەمین هەڵکشان دوو هەڵکشان لە پاییز و لە زستان هەیە بۆ جۆرەکانی ئەنفلۆنزەی وەرزی کاوانش چەند جۆرێکی ئەنفلۆنزەیە من ناچمەوە سەری کە دواترینیان ئەنفلۆنزەی H1N1 بوو کە ساڵی پار خەڵک پێدەگۆ ئەنفلۆنزەی بەراز و ڕێژەی منی تێدا بوو ئەوە یەک دووەم هۆکار ئەگەر بێتەوە نەخۆشیە بێ و لەگەڵ کۆڕۆنا تێکەڵبوون هەبێت و هاوڵاتی خۆی نەگەینتە دام و دەستگای تەندروستی خۆی چارەسەر نەکا و لە هەمان کادا پارێزیش لە کەسی بەرامبەر نەکا بڵێت ئەوە دەردەکەیە ئەمە سەرمان بووە ئەوە هیچ نییە ئەوەیان تێکەڵبوون دەبێت دیسان لێرە ترسناچی بڵاوبوونەوە زیاتر دەکات سێمیشیان بە تەبیعەتی خۆی پێشبینیەکەیە یعنی شەرت نییە و پێشبینیە بێتەش جێگە لە دنیادا دەڵێ کە ترسناچی بڵاوبوونەوەی زیاتر و تەشەنەکردن هەیە لە پاییز و لە زستاندا ئێستا وردە هەندێک دەرکەوتن هەیە لە هەندێک وڵاتدا کە ڕێژەکە بەرەو زیاتر بچێت بۆیە بە شێوەیەکی گشتی وەرزێکە وەرزی گواستنەوەی نەخۆشە گواستراوەکانی کۆندامی هەناسەدانە کۆرۆناش خۆی یەکە لە نەخۆشە گواستراوەکانی کۆندامی هەناسەدان سپاس دەکەم دکتۆر من ئەچمە لای بەڕخسەتی بە یارمەتی جەنابی وەزیر ئەچمە لای هاوکارم ئیسلام لە زاخۆ ئیسلام ئەزانم ماوەیەکی زۆرە لەگەڵ میوانەکەت چاوەڕێن سڵاومان بۆ جەنابت و بۆ میوانەکەت شاشە بۆ ئێوەیە و فەرموو قسەکانت بکە بله یادگار دەمەتە و جەنابی وەزیریش باش بتن هەلبەتە سنوورە دەڤرا زاخۆ مدوێ باس لێیەکێ بکەم کو ڕەوش تا ڕادەیەکی زۆر مەترسی دارە برەنگێکێک و ئامار ji ber bi zêdebûnê henî di mawayê sê rojên derbasbûyî da sınûrê devera zaxo weke amar xweya dikin bi rêjeya 5 sedê ew xelkê ku têstan werdigirin yan bijin simpilê wan têne wergirtin weke tûjbû têne hejmartin bi rengekê ku duhî ji 66 têst li sınûrê devera zaxo hatîne kirin 33 ji wan weke tûjbû hatîne tûmarkirin pêr 58 têst ji wana 29 kes weke tûjbû hatine tûmarkirin helbete weke astê xweparêziyê jî rêveberiya saxlemiya zaxo weke ew behs dikin li asta xwesteka wan anîne xelek weke pêdivî xwe ji cihên qerebalix naparêze mask û destkêşan bikar nayîne ev e jî egerekê serekiye ev cihên qerebalixî weke ڕێن ماژ لێ بەحز دەکەن و بتە سەدەم بۆ ڤگواسون ئیسلام ئەگەر سەیرێکی چواردەورت بکەی بە ئاشکرایی بینیت ئەوە یەک کەس لەناو ئەوانەی چواردەوری تۆ ماسی بەکارهێناوە بەڵێ بەڵێ دەوروبەرت من دیارە ینی یادگار ئەف خەڵک ڕۆنیشتی ینی بتەڤە پارکێکە ئاساییە دەڤەرا زاخوا نهال پرا دەلال کجایەکی گەشتیاری و شینواریە خەڵکێکی گەلێکی زۆرتر هەیە لێ
هجمارك گلکی که ما خلک برچاف دکاوتن کو ماسک و دستکشان بکار بینن هلبت لسنور دفر از خوشی وقت تجی کو وزیر ساخلمیه جی بحث کرده ما کو کارت کرین که ماسی جی پیدا دبن نامه که کنه تنویسین خلطی تدانه تکرین به خمتی وی که از هند پرسانج روابط ساخلمی از خود کم کو براستی که ماسیل سنور دفر از خوشی هنله وکیوی بحث کرد پلان آن دایا کو برژدی و جدی کار لسر بکن بکو زور باشه با کورتی خمو کشکان من بو بگیرنوا زور سپاس بو آماده بیناتم اگر اکتورا گرتی دکتر شاکر اگر هم بحث بگن روش لسنور دفر از خود شوایا که ماسین و پیدوین و چنه جناب وزیر ساخلمی آگه لته هیا او پیدوی کو بو زاخو بتکرن چیه زور سپاس بو جناب وزیر زور سپاس بو و چاف بکفتنه پیش سپاس یا خلق زاخو روش الكردستان والعراق وحمي وباريزغا دو كي برف مطرسيد شت روج بو جون آمار زيادة تربينا روجانا بترش 40 حتى 8 توجبو نوني السنور قزازاخو تينا تومار كرن تومار يد افريكا الزاخو بترش 1400 يد توجبوينا پترش 100 کارمند تندرستین توش بونه اوجی او پکفتنا هلا کاریا قزازا خو داخازیت می سرکی نوکا دابین کرنا هلا کاریا کارمند تندرستی دکترا کارمند تندرستی کادرن سلیانه کادرن پاکش کرنه او داخازی کا سرکی نوکا چون که پدوی کا روزانه مچن خسته و درمان و معمل هبن بس کما هلا کاری نبود چشول ناید کرنه وجا داخازی سرکی نو که دابین کرنا هلا کاریا یا بو قزازا خو چپ گریبز بد چپ تعیین بد اوه ایک یادوه اکید داخازی یادوه که اوه چند جارا هم داخاز کن که دابین کرنا معمل که اکسیژینه حتی نو که پیرابون نیاسای اتحاتی نچه کرن انشالله بنزدیکترین دم که کاری که اوجی معمل که اکسیژینه بو قزازا خوب و نخوشخانه تنگاویا کو ساعتك امازون کو بشت خدمات خلق زاخوب کد دكتور تبحث الكارمند ساخلميه كر افروكا جي سنتري و ينافازانكو زاخو يعني بجن اضراب كريه يعني دستش كاري بردنا امبري ويكي کو چبو نهاتيه كرن السنتري یه کو بجن چاره سرکاری ورگرتنا تستا هیچ تستک نهاتیه ورگرتن وش بوان چکریه تو چو ادبیج جناب وزیری کو صبای او سنتر جاردی دست بکار بدوه بو چی دست بردانش کار هر افریقا پشت نیورو پشتی هم دانشتنا همان گلوان کو پلان دابی کو سر هیبیت تشتک بوان به توفیر کرن لی هر افریقا گل جناب دکتر نزاری اف گنگ شهات یک کرن و صبحی و هر افریقا پشت نیرو حمیایی چون سر کار خو انجام دای وقت ما گفت یا پدوی رئیسی نوکه یا قزازا خو دو تشت سرکینه دابین کرنا هلا کاری اش دکتر و کارمند تندرستی و صیانه و پاکش کردن یا دوی دابین کرنا معمل اکسیژنیه اگر هم بحث الپدوی خو پارزیه بکند ناوان خوشخانه اتوان بحثت کن کو کماسی هنو سرباری و ایکیجی یعنی بودجه که تایبت حتی وگاوه اجبو مجارا کرونا الزاخو هاتیه دابین کرن؟ اکید وقت قیران و وقت روزانه جمارات خوشبوان زیادت بد وقت لود سر مستشفی زیادت بد اکید پداویستین پزشکی دید کماتی دبن بس حتی نو که اوید پدویت رئیسی که اوید شول پیتین کرنه اتحادی ندابین کرنه پشتوانی که باش جناب وزیر و برای گشتی ساقلمی دو که هی کوچت اساسی بو کارمند تندرستی بودجه بدن بو هاتیه دابین بس حتی نو که چه بودجه تایبت کو بوزاخو نهاتیه توفیر کرنه لی بودجه بو قضا بو پارزگاه دو که هاتیه دابین کرنه کوزا خوجی یک شوان پشکانه کو پشتکا کا باشه شوری ورد گرفت باشه الوی درمان خانه مقابلی من نخوشک مدید که سکار نخوشک توجبه ویروس کرونا بحث کرد کو او درمان بو چاره سریا ویروسی تنبکار اینان کو انتی وایرال فاورا و جوره که دیتر جوه که چاره سری و کو سیلان فلاکسوسین کو درمانه که المانیه 25000 و 280000 دینار تنکرین یعنی اوه چو 305000 دینار گلو حتی و گاوه 205000 دینار ببوره حتی و گاوه اف جوره درمان الدفو افخوانین هم بدن خلکه خوشحالی و با موسسه روزا او درمان پداویستیت پزشکی سرکی بو چاره سریا
نخوشن کرونا کش ویتامینات آنا و زینک و ویتامین سی و درمان دیجه بکتریا نکو محتاج بنو درمان دیجه تای نکو پاراسیتول و الوی دومایی که خلال وانسی روز دی کمیه کاباش کو فاوا پیراویل کو او درمانه کو علامت کرد و هر دم دنگو باسی ویل بازار هی کو پتر $150 او خلال 3 روزا کمیه کاباش هاتی توفیر کرنه حتی نو که سهوسه نخوشا فایده شوی چهار سری دیتیا و هاتی دابش کردن سنتر زانکوه و نخوشن قضا زاخم دکتر اگر از دومایک بسیار بکم توجه اگر یعنی دخوازی که بطور پری جناب وزیری بخواب بکل سنور دور زاخو اجدام سرهلدان ویروس کرونا و حتی وگاوه درگه نشترگریان نخوشخانه گشتی بسر خلک زاخودا هاتیه گرتن بچکترین نشترگری خلک مجبوره قصدا نخوشخانه تایبت بکد بو درگه نشترگری نایت وکرن بو نشترگری زاخو نای نکرن برای 3 روزا کمبونا کاتا کرن الگره و برین نخوشخانه زاخو یه ترسی که نساییه و یه طواره و یه بیداره پلان دا که خلال وان 2 اسبوع بیت هر یک قایمت خود چکن هر یک لیستت خود پیداویستی سرکی چکن لیما آریشک هبیل کل نخوشخانه بیداره که اشتگریتی انکرنه اوجی سیانا معمل آوانه اوجی خوشحالی و کو ام بری اسبوعی که هاتین آگدار کرنه کو او سیانه جش تندریوش پارزگاه خلاص بی و اسبوع بعد اوجی کفت کاری و پلان در خلال وان 2 اسبوع 2 تشت سرکی بین کرنه یک روزانه نشتگری خلکی بین کرنه یا 2 قصره کو دی سبب کفت کاری بو خدمت خلک زاخو زور سپاس جناب دکتری کدت گل مداوی بله یادگار روش بوی اوایل سنور دفر زاخو و که دکتری جی باس لگر اوا کوپید وی وانا گهاندی او چاوری گلک خدمت گزاری آن جوان جن مازه کارگین اکسیژن کو بریار لهاتی دانو هر وسا کو گازنده سرکیا خلک زاخو جمعه دو اره حتی وگاوه انجام دادن نشترگری جهات بو راگردن خمکا گران خلکی بو و که وی باس لگر چاورت تکرین کو اوج 2 هفته انداهاتی دا دست بکار ببن زۆر سپاس بۆ هاوکارم ئیسلام زاخۆیی سپاس بۆ جەنابتان سپاس بۆ میوانەکەتان ماندوو نەبن بێگومان جەنابی وەزیر گوێی لە قسە و خەم و داواکاریەکان بوو ئێمە هەوڵ دەین وەڵامتان بۆ وەربگرینەوە سپاس دەکەم هاوڕێیان ئەگەر ئاراس لە ڕانی ئامادە بێت دەچمە لای هاوکارم ئاراس بۆ ئەوەی گفتوگۆی لەگەڵا بکەم سڵاوت لێبێ ئاراس ماندوو نەبی ئەم کاتت باش سڵاو لە میوانەکەشت شاشە بۆ ئێوەیە ئێمە مەبەستمان بوو لەم بەرنمەیە بە دیاریکراوی 2 ناوچە 2 شاری هەرێمی کوردستان بەسەر بکەینەوە یەک زاخۆ بوو لە خزمەتیاندا بووین هاتوینەتە خزمەتی دەڤەری ڕاپەڕین و ڕانیە و ئێوە بە دیاریکراوی فەرمووت یادگار ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین کە 2 قەزا و 8 ناحیە لە خۆ دەگرێت چۆتە سەر و 2000 کەس و تا 2000 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر هەیە بێگومان لەگەڵیدا ئامارەکانی مردنیش بەرزە و ئەو پشکنینانی کە بۆ نەخۆشانی توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا لە قۆناغی دوایی نەخۆشیەکەیان کرا و زانراوە کە چارەسەر بوون بە فەرمی نزیکی 400 نەخۆشەوە تا ئامارەکانی چاکبوونەوە کەمن لەگەڵیدا بەڕێبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و دەستگای تەندروستیەکانی ناوچەکە بەردەوامن لە هەڵمەتی هۆشیاری و لە سنتەرەکانی تایبەت بە چارەسەری کۆڕۆنا لە خزمەتکردنی نەخۆشەکان بەردەوامن بەڵام هێشتا هەست دەکرێت کە ئامارەکان بەرزن سەبارەت بۆی کە دوایین ئامارەکانی توش بوون و مردن و چاکبوونەوە لە سنوورەکە چۆنە دۆخی ناوچەکە لە بابەت ڤایرۆسی کۆڕۆنا و لە بابەت نەخۆشیەکەت چۆنە و هەموو ئەو ئاستەنگ و کەم و کورتیانش کە لە سێکتەری تەندروستیدا هەیە و پێویستیان بە چارەسەرکردنەوە و کاریگەریان دەبێت لەسەر باشتربوونی ڕەوشەکە لە خزمەت خەڵکی نەخۆش و لە خزمەت هاوڵاتیانی سنوورەکە من لەگەڵ میوانەکەم دکتۆر سەفەر حەسەن خەدر بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕین باز دەکەم دکتۆر جان سڵاوت لێبێت سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا ئامارەکانی مردن ئامارەکانی چاکبوونەوە لە سنوورەکە بەگشتی چۆنە وەکو هەمووتان ئەزان کە ئەماری توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەموو دنیادا بەرەو هەڵکشانە و لەم دەڤەرەشدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشانە لە ڕاستیدا ئاستی هۆشیاری تا
تا ڕادێک بەرزتر بوو تۆ بەڵام تا ئێستا نەگەشتەوە ئاسێکە ئێمە جێگەی خۆشحاڵی ئێمە بێ. سەبارەت بۆ پشکنیانەیە کە ئێمە کردومانە 1950 پشکنیمان کردووە بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە کۆی ئەو پشکنیانە 2140 هاوڵاتی پۆزیتیڤ بووە. و لە کۆی ئەم پۆزیتیڤانە 99 هاوڵاتی بەداخەوە کۆچی دوایان کردووە لە ئێستاشدا 44 هاوڵاتی لە ژێر چاودێری وردایە لە سنتەری کۆرۆنا. دکتۆر هەوڵەکانی ئێوە ئێستا لە بابەت پێشەوەی بێ لەسەر چارەسەری نەخۆشەکان لە بابەت هەڵمەتەکانی هۆشیاری بەتایبێت ئێستا کە دەرگای قوتابخانەکان بۆ پۆلی 12 ئامادەی کراوەتەوە هەماهەنگی ئێوە لەگەڵ قوتابخانەکان چۆنە و هەڵمەتەکانی هۆشیاری ئێوە بۆ هاوڵاتیان بۆ بابەتی خۆپارێزی چۆنە؟ بەڵێ ئێمە هەر لەسەر پێشووتریش دوسێ هەفتە پێشتر ئێمە هەڵمەتێکی هۆشیاری خۆپارێزیمان دەست پێ بکرد لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینەوە فۆکەسمان خستە سەر شوێنە قەرباڵەکاندا و دەستگاکانی حکوومەت. لە ئێستاشدا ئێمە لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردە لەسەر خەتین ئەم ڕێنمایی تایبەتمان پێداون بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمەش خۆی دەبینێتەوە لە گەرمی پێ و بۆ خوێندکاران و ماسک و دەستکەش و ئەوە پۆستەری تایبەت بە ڕێنمایی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. دکتۆر لە بابەتی خۆپارێزیدا بەڵێ لە بابەتی خۆپارێزیدا گرفتەکان زیاتر لە سێکتەری تەندروستیە یا گرفتەکە لە هاوڵاتیانە کە خۆیان ناپارێزن وەک دەبین ئێستا ئامارەکانی توشبوون زۆرە ئاماری مردن زۆرە چی دەکەوێتە سەر هاوڵاتی چی دەکەوێت سەرەوە؟ هۆکارەکە ئەکەوێتەوە سەر هەردوو لە بەنسبەت هاوڵاتی بەڕاستی هاوڵاتی ئەبێ خۆی پابندی ڕمایەکانی تەندروستی کە لایەن وەزارەتی تەندروستی و ڕێخای تەندروستی جیهانیەوە دەرەچێت کە بەڕاستی ئەوە زۆر مهمە. ئەوەی کە سەرشانی ئێمە ئەوەیە کە ئێمە پێویستە پێداویستی تاقیگەی پێداویستی دەوکو دەرمان و پزیشکی بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان و پێویستە ئێمە شوێنی گونجاومان هەیە بۆ داخڵکردنی ئەو نەخۆشانە. ئەوەی کە ویستم ئەوە لێ پرسم ئێستا وەزیر لەو بەرنامەی کە ئێمە قسەی لێ دەکەین میوانە و گوێبیستی ئێمە دەبێت داواکاری ئێوە چییە؟ چ شتێک بۆ سێکتەری تەندروستی بکرێت لە سنووری ئیداری ڕاپەڕین کاریگەری دەبێت لەسەر باشتربوونی ڕەوشەکە لە بابەت کۆرۆنا هەم بۆ خەڵکی توش بوو هەم بۆ ئەوانەی کە توش نەبوون بۆی لەمپەرێک لە بردەم بڵاوبوونەوەی نەخۆشەکە دابدرێت. لە ڕاستیدا ئەتوانین بڵین داواکاریمان زۆرە بەڵام ئەتوانین ئەوەی کە زۆر گرنگە ئەوە باس بکەین لە ئێستادا ئێمە کە بەهۆی کە کەموکوڕی پێداویستی تاقیگەی بەڕاستی ناتوانین پشکنینی کۆرۆنا ئەنجام بدەین کە ئەمە مافێک سەرەتایی ئەو دەبەرێ بەڕاستی ئێمە لە وەزارەتی تەندروستیش قسەمان کردووە ئێمە نەبوو جەمانێ ئەو تێسە بکرین نەوەزارەتیش لە ئێستا دەتوانێت دابینکردنی هەیە. بەڕاستی ئەم تێستا پێویستە بۆ دیاریکردنی نەخۆش هەڵگرانی ئەم ڤایرۆسە و یەکێکی خەڵکتریش کە زۆر مهمە ئەویش دەتوانین بڵین وەکو کۆمنتێک بۆ وەزیری تەندروستی کە لە ئەنجومەنی وەزیران باسی بکە بەڕاستی ئێمە ڕاستە هەموو وەزارەتەکان گرنگن بەڵام لە ئێستادا کام وەزارەتە زۆر گرنگە وەزارەتی تەندروستیە بەڕاستی هەر کەم کوڕێک لە وەزارەتی تەندروستی کارەکاتە سەر هەموو سێکتەرەکان بۆی پێویستە وەزارەتی تەندروستی لە ڕووی دامەکردنی موچە لە وەزارەتەکانی تر پرایۆریتی زیاتر پێ بدرێتە ئەتوانین وەزارەتی تەندروستی هەموو سی ڕۆژێک جارێک موچەی خۆی وەربگرێت و بۆ ئەوەی ئێمەش تووشی بایکۆت و داوام نەکردن و بتوانین ئەو خزمەتگوزارانی کە ئێمە دەمان هەیە بیگەێنین بە هاوڵاتیانی خۆمان. دکتۆر لە بابەتی داوامی ستافەکانتان لە سێکتەری تەندروستی بەتایبەتی لە ستەنتەرەکانی کۆرۆنا لە نەخۆشخانەکان ئێستا چۆنە و بابەتی نەخۆشخانە 290 قەرەوێڵەیە کە بەکوێ گەیشتووە تاواکردنی ئەو نەخۆشخانە 290 قەڵەوێریە چ کاریگەریەک دەخاتە سەر بەرەو پێشچوونی سێکتەری تەندروستی لە سنووری ئیداری ڕاپەڕی؟ خۆی پێش نەخۆشخانەی 290 بێدی ئەتوانین بڵین نەخۆشخانەیەکی ترمان هەیە کە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا کە ئەم نەخۆشخانەیە کە لە ئێستادا لە ساڵ 96 تەواو بوو لە ساڵ 4 ماوە ئەم لە ساڵ 4 ئێمە خستومان کە لە ساڵ 96 لەلایەن خێرخوازانەوە تەواوکراوە لە ساڵ 4 ماوە کە ئێمان بەرزمان کردووە بە وەزارەتی تەندروستی کە بەڕاستی وەزیری تەندروستیش هەماهەنگ بۆ لەگەڵماندا بەڵام پێویستە
فشارێکی زیاتر هەبێ بەوەی زووتر کەوێتە باری جێبەجێکردن و کۆتایی هێنان بە کارەکانی ئەم نەخۆشخانە کە بەتاوبوونی ئەم نەخۆشخانە ئێمە هیچ کێشەیەکی داخلکردنی نەخۆشانی کۆرۆنامان نابێت لە پلانی درێژخایان و کورتخایانیش بەڵام وەکو باست کرد یەکی نەخۆشخانەیەکی ترمانەیە کە نەخۆشخانەی 291 بێتیە بەڕاستی ئەم نەخۆشخانەیە لە 6 ساڵە کارتیا وەستاوە هیچ کەس خۆی نەکردووە ساحەبی بەڕاستی وەزیری تەندروستی لە ئێستادا ئەگەر وجودی خۆی و فشاری خۆی بخاتە ئەتوانێت ئەم نەخۆشخانەیە ئەگە تەواویشی نەکات لە سەردەمی خۆیدا ئەتوانێت کارتیا بەردەوام بێت بەڕاستی ئەمە دەستکەوتێک دەبێت بۆ هەموو دەڤەری ڕاپەڕین تاواکردین ئەم نەخۆشخانە ئێمە گیرروگرفتی جێگای نەخۆشخانەمان نامێن ئەتوانین هەموو نەخۆشخانەکان لێ دەجێ بکەینەوە. دکتۆر سەفەر حەسەن بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین زۆر سپاس بۆ جەنابێت یادگار ئەوەی گوێبیستی بوون گفتوگوی من و دکتۆر سەفەر حەسەن بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین بوو لەبارەی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنوورەکە و هەم لەبارەی ئەو داواکاری و گرفتانش کە لە سێکتەری تەندروستی لە ناوچەکە هەیە بێگومان چارەسەرکردنی ئەو گرفت و جێبەجێکردنی ئەو داواکاریانە کاریگەری باشی دەبێت لەسەر باشترکردنی کواڵیتی خزمەتگوزاریەکان لە سنووری ڕاپەڕین بەتایبەت لە بابەت ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. زۆر سپاس ئاراز سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانەکەتان سپاس بۆ زانیاریەکانتان من لەگەڵ جەنابی وەزیرە خەمەکانی دەڤەری ڕاپەڕین و زاخۆش باس دەکەم دکتۆر کۆمەڵی خاڵم نووسی لە قسەکانیان بەڵام لەو خاڵەوە دەست پێ بکەم وڵاگەر دەرفەت بی لەسەر هەردوو شوێن دوو قسە بکەم بە عام باوای لێ بکەین بەگشتی چیتان کردووە بۆ زاخۆ چیتان کردووە بۆ دەڤەری ڕاپەڕین یعنی هەر بە سوتفا هەردوو قەزای زاخۆ و دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی بەڕاستی پێویستی بە هێشتان زیاتر ئێمەش بۆیە ئەوانمان هەڵبژات بڵێ هەر بە سوتفاش هەردووچیان ئێستا ئێمە لەگە سەرۆکایەتی ئەنجومەن وزیران و لێژنەش هەیە و خەریکی چارەسەری ئەو پێداویستیانین یەکێک لەوانە پێرێکە بوو لژنەیەکی وەزارەتی تەندروستی بە سەرۆکایەتی نوێنەری ئەنجومەنی وەزیران کە خۆیان سەرۆک لیژنە بوونە سەردانیان کردەوە پێداویستەکان من خۆشم سەردانم کردو لە زاخۆ بێ ئۆکسجین نین بەڵام بەڵێ پێویستی بە کارگەی ئۆکسجینە دوو کارگە هەیە ئێستا سێهەمی ئێمە لە ماوەی مانجی ڕابردوو دوو کارگەی ترمان دابین کرد بۆ پارێزگای دهۆک بەڵام زاخۆش پێویستی پێەیە و دانانی سنتەری پشکنینەکەش و تاقیگەی کۆڤید 19 حالە کرا و هەروەها هەندێک شتی تریان پێویستە لە ڕووی سیانەی نەخۆشخانەکە ئەویش ڕەزامەندی درراوە دابینکردنی کارمەند کێشەیەگەر بۆ هەموو پارێزگاکان لە هەرێمی کوردستاندا هەمان کێشەیە بە تایبەتی کارمەند دیاردەری سەرکار و پزیشکی سەرکار بەڵام ئەوەیە مەسە لە هەوڵین بۆ چارەسەرکردنی لە زاخۆ تا ڕادەیەکی باش دەستخۆشیان لێ دەکەین و برای بەڕێزم کاکتۆر شاکریش باسی کرد کە ئێمە بە تەواوەتی لەسەر هێڵین و بەردەوام ڕۆژانەش بۆ ئەو پێداویستیان دابینێت خزمەتگوزاریەکی باش پێشکەش دەکرێتەوە من دووجار لە ماوەی ڕابردوو سەردانم کردو سەبارەت بە دەڤەری ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک کێشە هەبووە لە ماوەی ڕابردوو کێشەکان بەڕێوەبەری بوو ئەمە بڵێ نەک تەنها بەڕێوەبەری کێشەی ئیداری هەبووە کێشە هەبووە لە ماوەی ڕابردوو من نامێەوە بگەرەمەوە سەری بەڵام بتوێنێتێ ئەم کێشانە یعنی لێکەوتەی هەیە لەسەر واقعی تەندروستی لەو دەڤەرە بەڵام خۆشبەختانە ئەم کێشانە چارەسەر کرا و ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوش کۆمەڵێک پێداویستی زۆر باشێ بۆ کەرتی تەندروستی لەو دەڤەرە دابین دەکرێت هەروەک لە دەڤەری ڕاپەڕین ئێمە لە دوو هەفتەی ڕابردووش تێستمان بۆ دابینکردن و ئەمڕۆکە پێش بێمە بەرنامەکەش خەریک بووین ژمارەیەکی زۆر تێستی کۆرۆنایان بۆ دابین بکەین من دەمێ حقەتێک بە تو بڵێم کاک یادگا بۆ بینەرانی خۆشەویستی وەزارەتی تەندروستی ئێمە دانانشین بە دابینکردنی کڕینی تێست و دەرمان بێدا ئەو دەسەڵاتی کارگێڕی و دارایی و بودجەکان بە تەواوەتی 100% بودجەکان دەدرێتە هەموو پارێزگاکان و ئیدارەکان و هەموو بەڕێوەبەریەتەکانی تەندروستی بودجەی پێویست تەنانەت هەفتەی ڕابردوو 2 ملیاری دیناری عێراقیمان هەبوو دابش کرا بە 100% هیچ پرۆسەی کڕین پرۆسەی دابینکردن لە ناو وەزارەتی تەندروستی نابێت جگە لە دابینکردنی بودجە و پاڵپشتی و داواکاریەکان متابعەی ئەواکەنەوە بەڵێ ناوی شوێنەکە ناڵێم کە من ئەمڕۆ بە دۆداچوونم بۆ کرد ئەوترێت پارە هاتووە کەچی هێشتا خەڵک ناچارەکەن لە دەرەوە پێداویستی پزیشکی بکرێت متابعاکەن ئەم پارە چۆن سەرفەکرێت یان لە دووە بۆ نمونە چۆن دابشەکرێت بەسەر ناوچەکان سەبارەت بە زاخۆ لەگە بەڕێوەبەری گشتیش ڕامان سپارت کە بودجەیەکی بەردەستیش بۆ زاخۆ دابین بکە بەڵام باسی بودجەی کرد بودجە لەسەر قەزا و ناحیە و دائرە نەخۆشخانە نییە بە شێوازێکی گشتی بەڕێوەبەریەتەکانی گشتی تەندروستی پرۆسەیەکی ئاسان نییە پرۆسی تەندەرینگ و دابینکردن لە ڕووی کوالیتی و پرۆسەکانی ئیداری و قانونی بۆیە ئەوان لە بەڕێوەبەریەتە گشتەکان دابین دەکەن و مەخزەنی مرکزی لە ناو بەڕێوەبەریەتە گشتەکان دابەشی هەموو دامدەستگاکانی تەندروستی سنوورەکەی خۆی دەکات
إلا ئەو بابەتی هاوکاری بێت بابەتێک بێت کە ڕاستەخۆ بۆ وەزارەت بێ ئێمە دابەشی دەکەین بۆ 1 سنتیش 1 دیناریش لە وەزارەت دەڤەری ڕاپەڕین ینی لە ئێمە وەزارەت وەکو پاڵپشتی نەمانێشتە ڕابۆستێ بۆمان کڕێوەکو وەزارەت تەنووسی ئەگەرنا بۆ هیچ شوێنێشتر وەزارەت تەنووسی نەیکردێتەوە بۆ ڕاپەڕین و ئەمڕۆژ خەریکی دابینکردن و کڕین بووین لەوەیان لە چیسی خوێن لە کۆمەڵێک پێداویستتر و کۆمەڵێک پرۆژە شتیان هەیە دابینکردن ئینشاڵڵا لە ئایندەیەک زۆر نزیک لە ڕۆژانی داهاتوو ئینشاڵڵا ئەو پێداویستانیشیان دابین دەکەین و من دەمەوێت قسە لەسەر دوو پرۆژەی تریان بکەم پرۆژەیەکیان باسی کرد دکتۆر سەفەر باسی من بەوێنە ئەمڕۆ وێنەیان بۆ گرتوون بۆیان ئەگەر باسی ئەوە بکەین مادەخر ئەوە ژێکێکیانە مەسلەی نەخۆشخانەی 290 قرێلەی بە دڵنیاییەوە دەڤەری ڕاپەڕین هاوڵاتیان جێگای خۆیەتی گلەیەکانیان ڕخنەکانیان لەسەر سەر و سەرچاو من دەمێ ڕاستێکێ بە هاوڵاتیانی ئەم سنوورە بڵێم ئەم نەخۆشخانەیە سەرەتا کە لە ساڵی 2011 و 12 ئەم نەخۆشخانەیە پرۆژەیەکی وەزارەتی تەنووسی دواتر لە وەزارەتی تەنووسی وەرگیراوەتەوە درایێتەوە وەزارەتی ئاودانکردنەوە کاک یادگار ئەم پرۆژەیە جێبجێکردنی لەسەر وەزارەتی تەنووسی نەبووە درایێتە وەزارەتی ئاودانکردنەوە بەڕێز جەنابی وەزیری ئاودانکردنەوە ئاگادارە ئەم کێشەیە زۆر ئالۆز بووە لە ڕووی تەکنیکی یاسایی و ئیداری و لە ڕووی گۆڕینی جۆرەکانی پێداویستەکان ئالۆز بووە لیژنەیەکی لێکۆڵینەوە دانراوە لیژنەی لێکۆڵینەوەکە ڕاستپاردەی کردو لیژنەیەکی فەنی بڕیاردا بۆ یەکلاکردنەوە ئەم لیژنەیە هەر ئەمڕۆکە من راپۆرتەکەم لەکەم بوو 12 لاپەڕەیە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تەقیمەکی کردیەوە چەند ڕێگە نەخشە ڕێگای جانایە بۆ یەکلاکردنەوە چکە تا ئێستا پرۆژەی نەگەڕاوەتەوە سەر وەزارەتی تەنووسی وەزارەتی ئاودانکردنەوەیە بەڵێ لە وەزارەتی ئاودانکردنەوە و بە کێشەوە وەزارەتی تەندروستی ڕازی نەبووە بە گۆڕانکاری لە کۆمەڵێک کوالیتی و لە کۆمەڵێک کاروباری هوەری و تەکنیکی و تەنانەت لەسەر کوالیتەکان زۆری بابەتەکان من نامێ بچم زۆر دوور دێژە 12 لاپەڕە بۆ راپۆرتێک ئەم کێشەیە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەتەنسیق لەگەڵ وەزارەتی ئاودانکردنەوە بە ڕێز وەزیری ئاودانکردنەوە ئاگادارەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی ئێمە سەرقاڵی چارەسەرکردن و یەکلاکردنەوەی ئەم نسبەت دەڤەری ڕاپەڕینەوە ئەم نەخۆشخانەیە ئەوە بڵێم تەنها ڕاوستانەکەشی تەنها لەبەر کێشەکان نییە بە هەمووی وەک بڵێم هەموو پرۆژە استراتیجیەکان لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2014 ڕاوەستاوە بەهۆی قەیران هیچ پرۆژەیەکی استراتیجی ئەو پرۆژانەیە دەکرێت پرۆژەی ڕۆژانەیە طبعا لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر پرۆژەیەک لە 180 ڕێژەی ئینجازی یان دەستکەوتی زیاتر بوو نزیک بوو لە تەواو بوون خۆشبەختانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بودجەی تەواوکاری بۆ دابین کرد و کەوتە بواردێ بەڵام بەداخۆ کەوتینە ناو قەیرانێکی تری کۆڕۆنا کە دیسان قەیرانی ئابووری و دارایی تێدا لێکەوتەوە من دەمەوێت لەسەر پرۆژەکەی تر باز بکەم پرۆژەیەکی نەخۆشخانەی بە سوپاسەوە بە پاڵپشتی خێرخوازانی شەبووە بۆ دروستکردنی نەخۆشخانەیەک تایبەت بە کۆرۆنا لە چوارقورنە لە دەڤەری ڕاپەڕین ئەم نەخۆشخانەیە پێویستی بە تەواوکاری هەیە هەندێک لە فینیشینگ پێویستی بە ئامێری پزیشکی هەیە پێویستی بە ئەساس و دابینکردنی کەلوپەلەکانەیە لەگەڵ بەڕێز جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لەسەر هێڵین کاگیوە و دەرخستەکەیان نردووە بە سوپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڵێنیان داوە لە ئایندەیەکی زۆر نزیک نەک لە گەیشتۆتە نزیکی بڕیار و دابینکردن بۆی بتوانین دڵنیایەوە ئەمە ئەوەش بۆی ئەم نەخۆشخانە زۆر بەپەلە قەرەوێڵەکەی زاخۆچی ئەو چی بەسەر دێت چکە ئەڵێن یەکێکی دیکە لە خەمەکان گوایە نەخۆشخانەیەکی هاوشێوە هەیە بکارکردن تیایدا وەستا ئەوە لە ئەمە 300 قەرەوێڵەیەکەی فریاکەوتنی لە دەرەوەی ینی لە سمێڵە نزیکی سمێل لە پارێزگای دهۆک بۆ فریاکەوتنە ئەمە هاوشێوەی هەموو پرۆژەکانی تر خۆ پرۆژەکان هەمووی ڕاوستاوە پرۆژە استراتیجیەکان من دەمەوێت پێ بڵێم هەموو پرۆژە بەردەوامەکان ئەوانەی کە لە پلان هەبووە و هەندێکی کاری تێداکراوە هەندێک بەردی بناغێدانراوە هەندێکی ڕێژەیەکی کەمی ماوەتەواو بکرێت ینی بە قۆناغی جیاواز پرۆژە استراتیجیەکان ڕاوەستاوە سەبارەت بە دەڤەری ڕاپەڕین وەکو باسم کرد کێشەکانیان هەندێک پێداویستی تایبەتی وەکو پشکنین کێشیانەیە وەکو وەزارەتی تەنووسی لە جیاتی ئەوان هەڵسانە بە دابینکردن و بۆیان دابین دەکەین سەرڕای ئەوەش بەشە بودجەیان هەبوو بودجەکان دابش کراوەمە پێمان ڕاگەیاندنە کە لە بەشە بودجێ خۆیان دەتوان خێرا دەست بە کڕین و دابینکردن بکەین و من دەمەوێت لێرەش ئەوە ڕابگەینم کە بودجە یەکجار نییە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بووە بەردەوام بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ هەموو شوێنەکان بەردەوام دەبین لە دابینکردنی حکوومەتی هەرێمی کوردستان من دەمەوێت پێ بڵێم تا ئەمڕۆکان نزیک بووینەوە لە 48 میلیارد دینار تەنها لە کەرتی تەندروستی بۆ نەخۆشی کۆڕۆنا ئەویش بە دوو جۆرە جۆرێکیان ئەو بودجانەیە کە تەنها وەکو ئیستنائی یان تەرخانکراوی فریاگوزاری کۆڕۆنا بۆ دابینکراوە بەشێکیان بودجە ئاساییەکەی خۆمانە ئەو بودجە ئاساییە ڕێژەیەک زۆری لە بودجە ئاساییەکەشمان هەر بۆ کۆڕۆنا سەر بۆ لەو ماوەیە
ئەمە دکتۆر من کاتم زۆر کەم ماوە بروسکە پرسیارەکەم ئەگەر کۆمەڵێک پرسیارتیان کرد بەس دیارەمەزان لێ لەسەر ئەنجامدانی نەشتەرگەریەکان بەڵێ ئەوەی دەرگای نەخۆشخانەکان بەنسبەت ئەنجامدانی پرسیارشم بەرەوە لە ناو هاوڵاتیان نیگەرانیەک هەیە ئەڵێن سیاسەتی وەزارەتی تەندروستی بە ئاراستەی خەسخەسەیە بە ئاراستەی گرنگیدانە بە کەرتی ئەهلی و تایبەت و پشتگوێخستنی کەرتی گشتی وایە ناکاک یادگار بەو شێوازە نییە ئێمە ئیژرا بگرین ڕاوەستانی ئیش لە هەموو دنیا کرد پێش هەموو وەزارەتێک وەزارەتی تەندروستی تەسیراتی هەبووە لەسەر کۆرۆنا تەسیری لێ کردووە بۆیە بەکارهێنانی نەخۆشخانەکان بۆ کۆرۆنا نەخۆش لە چێن دەردا بنێ خۆی مە نەخۆشخانەی تایبەتمان نەبوو هەموو ئەو نەخۆشخانانەی کە لە زاخۆ باست کردیان لە ڕاپەڕیان لە ناو هەولێریان ناو سلێمانی و دهۆک هەمووی بۆ ژمارەیەکی دیاریکرا و نەخۆش دروستکراوە بەڵام کاتێک نەخۆشێکی زۆر پێویستی بە ئۆکسیزین و عینایە پێویست بێ نەخۆشخانەکە هەموو بەتاڵبکەی لە بۆ کۆرۆنا و خۆپارێزی و ڕێکارەکان پێویستی بۆ بوون هەندێک لە نەشتەرگەریە ساردەکان ئەوانەی کە تاڕێنێ بەڵام تەواڕی ڕانەوەستاوە لە هیچ شوێنێک بە بەردەوام نیوەی شەژ نەخۆشخانەکان کراوەیە بۆ فریاکەوتنەکان هەروها ئافرەتان و منداڵبوون و لەدایکبوون و شێرپەنجە و هەموو خزمەتگوزاری تایبەتەکان ڕانەوەستاوە کەرتی تایبەت ئێمە ناڵێن کەرتی تایبەت دەبێتە بەدل بەڵام کەرتی تایبەتمان هێناوەتە ناو ئەوەی هاوکار و پاڵپش بێ بۆ نەخۆشی کۆرۆناس چونکە بەبێ استغلالکردنی نەخۆش و هەبوو ناکرێت استغلالکردن ئێمە ڕێکارمان بۆ دانا نرخەکانمان 2150 پێشکاندونا و لەگەڵەوەش دوو قەروێلەی بە خۆڕایی لەلایەن بڕوبلایەتە گشتەکان نەخۆشخانەکان لە کاتێک شوێن نەمینێت لە نەخۆشخانەی حکومی دەبی بۆ هەر نەخۆشخانەیەک دوو قەروێلەی عنایەت کە زۆر گرانە بابەتێکی دیکە سەر سنوورەکانە بەڵام ئەوش پێڕابگەم هەر لەسەر سوالە بڕوبلایەتە گشتەکان کۆبنەوەی خۆیان انجام داوە کە لە ئایندەیەکی زۆر نزیک لە ڕۆژانی داهاتوو دەست بە ئاساییکردنەوەی نەخۆشخانە گشتەکان دەکەین بۆی بۆ نمونە لە هەولێر کۆبنەوە کراوە لە دهۆک کراوە و ئێمە بەیانیش کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتمانێت تەوەرێکی گرنگمان ئاسایی بوونەوەی هۆڵەکانی نەشتەرگەری و ڕێژکاریەکانە بۆی زۆر سپاسانەکەم دکتۆر بەنسبەت سنوورەکانەوە دوو خاڵ هەیە یەکیان ئەوترێ لەسەر سنوورەکانە و پارەی لە وڵاتیان وەرەگیرێ 600,000 بۆ فەحسکردنێک زۆرە دوو خەڵک هەیە ئەڵێت 40 ڕۆژە گەڕاومەتەوە هێشتا نەتیجەی فەحسەکەم بۆ ناتۆتەوە تەنها مەبەستیان بۆ پارەکە لە پرسیاری دووەم حەقوانیەوە تەقیم بکرێ بۆ بەست پارەدن بڵاو کراوە جارێ پێشم ئەو ڕێکارێکی نێودوڵەتێ لە IHR کە لە ڕخای تەنسی جیانی ڕاستپاردەی کورد International Health Regulation بۆ هەموو مەتاڕ و سنوورەکان دەبێ و ئیجراتە هەبێت ئەوە یەک دوو باسی ئەوت کرد نەتیجەی ئەوانەی نێگەتیڤن خەبەریان نادرێتەوە تەنها پۆزیتیڤکان کە ڕۆژانە 6,000 تێست دەکرێت 6,000 تێست جوابێ زۆر جددیە و بە PCR دەکرێت و بە ئامێرەکانیش بەڵام لەسەر نرخەکان ئەو نرخە پێشتر 100,000 بوو بە 50,000 بۆ سایقەکان کەم کرایەوە بۆ 6,000 بە 30,000 بۆ شوفێرەکان 30,000 6,000 هاوڵاتی گەشتیارە نرخەکە کەم کرایەوە نرخێکی فەرمی و ڕسوماتی حکومەتە ئەگەر گرانە باسی گران دەگەی باوەڕ بکە ئەم نرخە بۆ دانەنراوە بۆ قازانکردنیان بۆ پارەکۆکردنەوە چونکە کولفەی حدودی لە دەوروبەری 50,000 دینار بەس کولفەی کڕینی پێداویستەکانی تاقیگەیە جگە لە ئامێر و جگە لە ڕاتبی ستافەکان و بڵێ بمبورە قسەکان پێ بڕم بەڵێن کاتم تەوا بووە چی ئەزانم لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بودجەیەکی تایبەت بە هەماهەنگی لەگەڵ ئێوە لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن دانرا ئەو بودجەیە چۆنە زۆر بە خێرایی پێم بڵێ دکتۆر بودجێ ڕاستەخۆ بۆ ناوەندەکانی خوێندن ئەمە پرسیارێکی گرینگە خۆی بەرنامێکی بەتەنیای زۆر دووردێتکەما ئەو هەموو ڕێنمای و ڕاستپاردەکانە بۆ وەزارەتی پەروەردە ئێمە لەسەر هێڵین پێش بێمە بەرنامەکەش ئاگادار بووی بەڕێز لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە لە قسەکردن بووین 14 ڕۆژمان هەیە تا دەرگای قوتابخانەکان لە پۆلەکانی کە بڕیاردراوە بکرێتەوە ئەمە لە 14 ڕۆژە جارێک هەڵسەنگانی دیکەش دەکەین چونکە لە زۆر وڵات قوتابخانە کرایەوە جارشتردایان خست لە هەندێک وڵات هەرنیان کردوێتەوە بۆیە ئەمە هەڵوێستێکی زۆر هەستیارە کە بڕیار بدەی یان بڕیار نەدەی پێویستی بە گرنتیکردنی ڕەوشێکی تەندروستیە ئێمە وەکو لایەنی تەندروستی ئەگەر پرسیار لە ئێمە بکەین ئێمە پێمان باشە مەرجی تەندروستی لە قوتابخانەکان وەکو ئەو مەرجە نەبێت تازە خۆت باست کرد لە شوێنە گشتەکان لە مەطعەم و لە حەفلە و کە چونکە ئەوانە ڕاستە منداڵ دەڵێن نیشانەی نییە و داخلی نەخۆشان بەڵام هەڵگری ڤایرۆسەکە دەبێت و بە خێرایش دەگوازێتەوە خانوادە و خێزان و دایک و باوکانیشی توش دەکات بۆیە زۆر هەستیارە دەبێت مەرجی تەندروستی زۆر بە توند و تۆڵی زۆر ڕەوشێکی ئارام و تەندروست دوور لە کۆرۆنا فراهم کرد ئەگە فراهم نەکرێت ترسناچی بڵاو بنەوەگە کارەسات تێدا ڕوودەدات بڵێ ئەو بردەی باس کرد بەڵێ سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆک وەزیران دەکەین کە بودجەی پێویستی بۆ وەزارەتی پەروەردە دابین کردووە بۆ ئەو پێداویستیان چکە ئەمە ڕۆڵێکی گەورە دەبینێ بە تایبەتی ماسک و تاقیمکردنی ئەو شوێنە من سوپاس دەکەم
دکتۆر خاڵی زۆر باش و گەشت باسکرا من دڵخۆشم پێی ئینشاڵە دوایەمەش جەنابی وەزیر بەردەوام بێ لە بەدواداچوونەکانی بۆ خەمی شار و ناوچە جیاوازەکانی کوردستان منەمەوێت ئەوە بڵێم کە ئەمە وەکو ڕاگەیاندنکارێک من دڵخۆشەکە کە لە ماوەی ڕابردووە باسی خەمەکانی هەڵەبجەمان کرد حکوومەت هاتە سەر هێڵێوات نەسەر هێڵ بودجەیەکی تایبەتی بۆ دانرا هەفتەی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە پێویستە وەک هەرێمی کوردستان بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش بودجەیەک بۆ خوێندن بۆ منداڵانی کورد لە ناوچە کوردستانەکان دابنرێت ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت بە سوپاسەوە بودجەیەکی تایبەتی بۆ خوێندنی کوردی لە کەرکووک دابین کرد بەو هیوای ئەم بەرنمەیەش هاوشێوەی بەرنمەکانی دیکە کاریگەری ئیجابی بەلوتف و بەدڵنیایەتی جەنابی وەزیر دابنێت ئەزیزا من ئەمەوێ ئەوە بڵێم من لە دوای ڕاگررتنی پاسی یادگارەوە ڕووماڵێکی بەردەوامان هەبوو هەفتانە بە بەردەوامی هەفتانە دیبیت و گفتوگۆی ڕوبەڕووی ڕاستە و خۆمان هەبوو بۆەوەی لە ئێوە دانەبڕێن پاسەکەشمان ڕاگرت بۆەوەی ژیانی ئێوە و میوانەکان و ستافەکانمان پارێزراو بێت ئەمە کۆتا ئەڵلقەی ئەم وەرزەی بەرنمەکان بوو ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکدا بە بەرنمەیەکی باشتر و لە وەرزێکی نوێی کارکردندا دێینەوە و بەردەوامە بین لە خزمەتیەوە ئێوە و کوردستان لە ئەمانەت خوادا.